لە نەپەیوەندیدارەکانی هەڵەبجە ژمارەیەک تابلۆی ڕێنمایی وەشاری لە ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە جێگیر دەکەن بە تایبەت نزیک ڕووبارواوەکان تا حاڵەتی نەخوازراوی خنکان و کۆتنەناوا و ڕوو نەدات. وڵا زۆر زەڕورە ئەوانە بەڕاستی بە تایبەتی بۆ لایەنی پەیوەندیدار بۆ ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئەو قوتعانە زیاد بێ عنی بۆی خەڵکی ئاگادار بێ خەڵکی وایە تێ بۆیرە نازانێ مناڵەکانی نازانێ ئەو بۆ دایک و باوکانی زۆر زەڕورە ئاگایان لە مناڵەکانی بێ لە کەسوکاریان بێ دووریان نەخەنەوە لە خۆیان بۆی ئاگایان تووشی کارەساتی دڵپەزێر نەبن ئەمانە. اینجا بە قەدەکانشە بنووسن ئەم قەدایە بۆ ئەوە کراوە کاتی ئاوگە زۆرە بێ خەڵک هۆشیار بێتەوە جاری وایە ئاوگە کەمە خەڵەکە وا ئازانێ هەر ئاوگە ئەوە نەیە ئەم قەدعە هەر بە خۆرایی داکوتراوە نازانن کە بەهارە و کە کاتێ ئاوگە زۆرە بێ مەترسی هەیە کە خەڵک بێتەنەوە ئاوەکەوە. گەشتیارانی عەرەب دەڵێن پێویستە ڕەچاوی ڕێنمایی و تابلۆکانی وەشاری بکرێت تا ئەموان بە دوور بن لە حاڵەتی نەخوازرا و ڕوبڕووی مەترسی نەبنەوە نزیک ئەو شوێنانە نبنەوە کە مەترسیدارن. صفتي سائح من محافظة الأنبار وەک گەشتیارێکە لە پارێزگای ئەنبارەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان ئامۆژگاری و ڕێنمایەک ئاڕاستەی گەشتیارە عەرەبەکان دەکەم بەوەی کە پابەند من بە تەواوی ڕێنمایەکانەوە لەبەر ئەوەی لێرە تافگەکان مەترسی کەوتنە ناو ئاو لەسەر گەشتیاران دروست دەکەن بۆیە پێویستە هەمووان ئاگادار بن بە تایبەت ئاگاداری منداڵەکان من کەمەلە نازانن. فهذا كل اللي عندي مثل ما يقول ئێمە ئەو گەشتیارانی کە هاتوونە تێرە ئاگادار دەکەینەوە تا دوور بکەونەوە لەو شوێنانەی کە مەترسی کەوتنە خوارەوەی هەیە و هەندێک شوێن بۆ مەلەکردن نابێت پێویستە لی نزیک نەبنەوە. هاوڵاتیان و گەشتیاران دەڵێن پێویستە زیاتر کار بکرێت بۆ دانانی ئەمە و تابلۆکانی ئاگادارکردنەوە بە تایبەت لەو شوێنانی جێگەی مەترسین و پێویستە گەشتیار نزیکیان نەبنەوە. لە حوتی مانگی 6 کچە منداڵێکی تەمەن 11 ساڵی خێزانێکی عەرەب کەوتە ئاوی زەڵمە و خنکە باوڵی تیمەکان و وڵاتانی خۆبەخش پاش 9 ڕۆژ تەرمەکەی دۆزرایەوە و ئەو ڕووداواش لەسەر ئاستی عێراق کاردانەوەی بەرفراوانی بەدۆی خۆی دایەنە. ستایشی خەڵکی هەڵەبجە وەرامان کرا بۆ بەردەوامی هەوڵەکانیان لە دۆزینەوەی تەرمەکە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری زەڵم لە ئەورامان.